سەبارەت بە کۆبوونەوەی وەفدی هاوبەشی ئابووری نێوان عێراق و هەرێم لە ستۆدیۆ لەگەڵ خات و سروە محەممەد ئەندامی ئەنجومەنی نوێنەران عێراق لە گفتوگۆ دەکەین. خات و سرۆ بەخێر بە سپاس بۆ ئامادەبوونە. هاتنی ئەم وەفدەی عێراق بۆ هەرێمی کوردستان تا چەند گرێکی دارایەکانی نێوان هەرێم و بەغدا دەکاتەوە؟ بەڵێ زۆر سپاس. دیارە ئەم وەفدانە بە بەردەوام دێت و ڕوات، بەڵام وەکو ئەم جارە وەفدەکە بە شێوەیەکی گشتی پێک ناتوە لە کۆمەڵی وەزیر سەر ئاستی باڵا، وەزیری دارایی بە تایبەتی تایەتی لەگەڵ وەزیری بازرگانی و وەزارەتەکانی تر. ئەم وەفدە باڵا دیارە دوای ئەوەی کەوا کێشە و گیر و گرفتی زۆر لە حاڵی حەزرێم ئاگامانەیە لە نێوان هەرێم و لە نێوان بەغدادا هەیە. ئەوەیە کێشەکان دوای دەنگدان بە پرۆژە یاسایی بودجەی ساڵی 2024 دەوەی ئەوەی کەوا پەرلەمانی عێراق دەنگیدا لەسەر ئەو بودجەیە هەموو لە دوای بودجەکە ئەڕاتە وەزارەتی دارایی ئەو بودجەیە ڕێنمایەکان دەربکری. ئەو ڕێنمایانە دیارە کۆمەڵی کێشە و گیر و گرفتی دروست کردوی ئێستا لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا و بە تایبەتی جێبەجێکردنی ڕێنمایی و یاسای ژمارە ساڵی 2014 تایبەت بە خانەنشینان، تایبەت بە فەرمانبەران. بۆیە لە دوای ساڵی 2024 کە دەنگ دەرا بە پرۆژە یاسا پێویستە سەرجەم لایەنە دارایەکانی نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغداد کۆ بکرێتەوە بۆی کێشەکان چارەسەر بێت. بە تایبەتیەوەی پەیوەندی بە داهاتی ناوخۆی هەیە، پەیوەندی بە گومرکەوە هەیە، بە هەمان شێوە پەیوەندی بە بودجەی ئیستثماریەوە هەیە، پەیوەندی بە بودجەی بوژانەوەی پارێزگاکانەوە هەیە. ئەو سندوقانەی کەوا لە بەغدایە کە پێڵێن سندوقی عەمار و سندوقی تەنمێ و کۆمەڵێ سندوقی تر هەیە. ئەمانە کێشەکان وردە وردە بەرەو گەورەبوونەوە ڕۆشت. ئێمە ئەزانین موچە خۆرانی هەرێمی کوردستان دوو مانگ سێ مانگ جارێک هاوشێوەی چۆن لە هەرێمی کوردستان بەداخەوە موچە دوو مانگ سێ مانگ جارێک بەنیوەش ئەگەشتە دەستی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. وای لێ هاتبوو لە بەغداش ئێستا کە ئێمە تووشی هەمان کێشە و هەمان گرێکوێرە و ئاڵۆزی بووینەتەوە. بۆیە ئەم وەفدەکە هاتووەتە هەرێمی کوردستان بۆ ئەوەیە لەگەڵ سەرجەم لایەنەکان، سەرجەم وەزارەتەکان بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەت بە ڕێزکۆمە تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت وەزارەتەکان تر بۆی ئەو کێشانەی کەوا گرێکوێرەیە لە نێوان هەردوولا کێشەکان چارەسەر خات و سرۆ دەوتری هاتنی ئەم وەفدە باڵایە بۆ ئەوەیە کە هەندێک زانیاری دارایی هەیە کە بەغداد دەیەوێت دەستی بکەوێت، هەندێک داتا و ژمارە هەیە تاوەکو ئێستا ئەو وەفدانی پێشووتر نەیانتوانێت دەستی بخێنیان بە زمانێکی تر بڵین لەسەر ئاستی باڵان توانای ئەویان نەبوو داوای هەندێک ژمارە لە حکوومەت هێرێم بکەن. ینی هاتنی ئەم وەفدەوا دەکات کە هەندێک ڕاستی نەبیسترا و لەسەر ژمارە و داتا دارایەکانی هەرێمی کوردستان ببیستی. بڵێ تاوەکو ئێستاکە گومان هەیە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغداد سەبارەت بۆ داهاتی کەوا هەرێمی کوردستان هێتی چی داهاتی نەوتی بێ، چی داهاتی نانەوتی بێ، چی داهاتەکانی تر بێت. هاتنی ئەم وەفدە لە نزیکەوە لە هەرێمی کوردستان و لەگەڵ وەزارەتەکان کۆبوونەوە لەگەڵ حکوومەت کۆبوونەوە و سەردانیان بۆ کۆمەڵێک شوێ دەبێتە هۆی ئەوەی کەوا ئەو سقی کەوا ئێستاکە ئەتوانین بڵێ نییە یاخود کەمە لە نێوان هەردوولا ئەو سقەیە بەرەو بگەڕێتەوە بۆ ئاستێکی باشتر، بۆی هەردوولا لەسەر نیەتێکی ڕاست بتوانن بنیادی لایەنە ئابوووریەکانی نێوان هەرێمی کوردستان و لێوان بەغدا ڕێک بخەن. و جگە لەوەش ئێمە دابینکردنی مەسەلەن بودجە لەلایەن عێراقەوە ئەمە منەت نییە کەەوە بەسەر عێراقا کرێ. ئێمە لە بودجەی ساڵی 2024 مانگانە 965 میلیارد دینار بەرەو سەرۆمان ئێمە بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان دابین کردووە. لەو 965 میلیاردی کە دیاری کراوە بۆ هەرێمی کوردستان لە یاساکە نەکراوە وەزارەتی دارایی هەموو ڕۆژێ قایمە بێنە و قایمە بۆ ئەمانە بکە. ئەڵێن ئێمە مانگانە ئەو بڕەپارەیە بۆ هەرێمی کوردستانە. ئەو بڕیارەشی کەوە ئێمە دەرمان کردو معدوم ئەتوانین بڵێن پاڵپشتە بە بڕیاری دادگای فیدراڵی کە بڕیاری داوە موچە بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان بڕوا بە شێوەیەکی کاش تاوەکو تەوتینێک لا ئەبێتەوە. دیارە بگومان ئەم وەفتێشی کە ئێستاکە هاتوونە پێم وابێ کێشەی تەوتینی موچە خۆرانی هەرێمی کوردستانیش گفتوگۆی لەسەرەکەن بۆ ئەوەی هاوشێوەی بەغدا تەوتینی چارەسەر بکرێت. جگەلەوەی ئێمە کێشەی خانەنشینانیش ڕاستە لە ئێستادا خانەنشینانی مەدەنی کێشەکەیان چارەسەر بۆ ئێمە خانەنشینانی ئەسکەری و هێزە ئەمنیەکانمان ماوە تاوەکو ئێستاکە لە وردبینیایە ئەوەی کەوا بڕیاردراوە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان لیژنەیەک دروست بکرێت بۆ ماوەی زیاد لە 60 ڕۆژ ئەو کێشانە چارەسەر بکرێت لە نێوان هەردوولا تایبەت بە خانەنشینان. ئێمە تەنها کێشەی خانەنشینانمان نییە، تەنها کێشەی موچە خۆرانمان نییە، لە ئێستا ئێمە کێشەی قایمەی شەهیدان و ئەنفال کراوانیشمان هەیەکەوە ئەوەش هەر بە هەمان شێوە هاوشێوەی موچە خۆران ئەبێ بچێتە سەر بەغداد. جگەلەوەش ئێمە کێشەی
نێوان وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵی بەغدامان هەیە لەگەڵ وەزارەتی تیجارە بۆ دابینکردنی پارەی گەرمی جوتیاران. ئێمە ساڵانە هەمیشە جوتیارانی ئێمە بەداخەوە گەرمەکانیان تەسلیمی عێراقەکەن و دەبینین دوای ساڵێک دو ساڵ دوای 6 مانگجاکە پارەکانیان ناگاتە دەسواتە پارەی گەرمەکانیان. ئێمە هەر هەفتەی پێشوش نوێنەری جوتیاران هاتە بەغداد لەگەڵ وەزیری بازرگانی کۆبینەوە بۆ چارەسەرکردین ئەو کێشەیە کە زیاد لە 500 ملیاری جوتیارانی هەرێمی کوردستان لای بەغدایە. بێگومان بە هاتنی وەزارەتی تیجارە دڵنیام ئەو کێشەیەش بە هەمان شێوە چارەسەرەبێ. ئێمە جگەلەوەی کێشەیەکی ترمان هەیە ئەوەی کەوا ئێمە ئاگاداری تاوەکو ئێستا 13,000 کەم ئەندام 13,000 ئەوانی کەوانە ئەو منداڵانی کەوانە خۆشی ئۆتیزمیان هەیە ئەو منداڵانی کەوا کەم ئەندامن 13,000 مامەڵەمان هەیە لە هەرێمی کوردستان نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە موچیان بۆ نەبەسراوە بێجگەلەوەی کەوا ئێمە دەیان کەسی ترمانەیە وەکو ئەو کەسانی کەوا بێداڵدن ئەو کەسانی کەوا هەژارن ئەو کەسانی کەوا بێکارن پێویستە حکوومەتی عێراقی لە زمانی ئەو بودجەی کەوا ئێمە دیاریمان کردووە ئەوەش چارەسەر بکە بودجەیەکی تایبەتی بۆ ڕێعایی ئیجتیماعی بۆ هەرێمی کوردستان تەخسیس بکە و بە تایبەتی ئەو 13,000 کەسش پێم وابێ لە گەڵ هاتنی ئەم وەفدەیە لەسەر ئەوەش قسە ئەکرێ بە چارەسەرکردنی ئەو کێشەیە. خات و سەر زۆر باس لە داهاتی نانەوتیەکرێ کە هەرێمۆک پێویست ڕادستی بەغدای ناکات و بەغداش کوردوتەنی پێی گیر کردووە دەڵێت کە دەبێت ئەم داهاتەوەک خۆی بێت. جەنابتان وەک ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ئەنجامی ئەو بەدواداچوونانی کە کردوتانە هەر بەڕاستی حکوومەت هەرێمی کوردستان داهاتی نانەوتی وەک خۆی ڕادەست ناکە؟ بەداخەوە کەمە دێنە سەر داهاتی ناودنەوتی داهاتێکە لە هەرێمی کوردستان داتایەکی ناردووە بۆ عێراق لەو داتەیە پارەیەکی زۆری لەسەر هەرێمی کوردستان کردو بە ماڵ خۆی کردوێتی بە ماڵ بەسەر خۆیەوە ماڵ بەسەر خۆیەوە هۆکارەکەشی ئەوە نییە من بڵێم هەرێمی کوردستانی هەما لە هەرێمی کوردستان هاتوو بە شەفافانە داهاتی ئاوە کارەبایە زەریبەیە ئەمانەی کۆ کردوێتەوە نردوێتی بۆ بەغداد بە پێچوانەوە ئێمە ئەبینین لە بەغداد ئەو داهاتانی کە پێڵێن داهاتی نانەوتی لە بەغدادا هاوڵاتی نایدات. بەغدادیش بە هەمان شێوە وەکو هاوشێوەی ئێمە لە ڕووی یاسایەکەوە ڕێکار یاسایەکان ناگرێتە بەرامبەر بەوانەی کەوا زەرائیب نادەن. بە تایبەتیم خۆم لە لیژنەی خەدەمات و عمارم ئێمە ڕۆژانە مدیریاتی عامەی شارەوانیەکان ئاو کارەبا لایەنەکانی تر بانگهێشتی پەرلەمانەکەین بۆی بزانین هۆکاری کەمی داهاتی ئەو بەڕێوەبەرایەتیان یاخود ئەو وەزارەتانە چییە لە بەغدا و لە پارێزگاکانی تر کە تاوەکو ئێستا داهات نادرێت. نمونەی ئێمە مەدینەی سەدرمانەیە کە مەدینەی سەدر ئەتوانین بڵین ئەوەندەی دوو پارێزگای هەرێمی کوردستانە ماگانە ئەو مەدینەیە ناڕاتە ملیارێکە داهاتی هەیە ئەو داهاتش یعنی بە شێوەیەکی گشتی کە کۆی ئەەکەنەوە. ئێمە ئەتوانین بڵێن ماگانە لە هەرێمی کوردستان داهاتەکان سەروی 2 ملیار و 3 ملیارە لە ناو پارێزگاکان و لە نێوان شوێنەکانی تر. بۆیە ئێستا هەرێمی کوردستان کاتی ئەوە هاتووە ئەو داهاتانی کە نردوێتی بێتەوە دووبارە بەپی ڕێنمایەکانی عێراق جێ ڕێکی بکاتەوە پارەی کارەبا کەم کاتەوە پارەی ئاو کەم کاتەوە زەریبەکانی تریش کەم کاتەوە بۆی هاوڵاتیکی هەرێمی کوردستان هاوشایەوەی هاوڵاتیکی عێراق زەریبە بات نەک هاوڵاتێکی هەرێمی کوردستان زەریبەکەی ئەوەندەی هاوڵاتێکی عێراق بێت. ئەمەش ئەبێتە یەکێک لەو گفتوگۆیانەی کەوا دووبارە هەم چارەسەر بکرێتەوە. سەبارەت بە داهات کە تەسلیم نەکردنی داهات ئەوەی کە ئێمە ئاگدارین پێویستە هەرێمی کوردستان 150 داهاتی ناخۆ تەسلیمی بەغداد بکات بەڵام لە ئێستا کە ئێمە ئاگدارین بەغداد پێداگریەکە لەوەی کەوا 100% داهاتەکەی تەسلیمی بەغداد بکات. ئەمەش پێچەوانی یاسا و ڕێنمایەکانە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئایا ئەوان چەند گفتوگۆ ئەکەن لەبەرەوەی ئێمە لە بودجەی ئیستثماری بۆ هەرێمی کوردستان دانراوە بەداخەوە ئەوەی ئێمە زیاد لە 2 ساڵە بودجەی بوژانەوەی پارێزگاکان دەنگمان پێداوە لە پەرلەمانی عێراق پێویستە وەزارەتی دارایی لەگەڵ وەزارەتی تەختیت خەرجی بکە بۆ هەرێمی کوردستان تاوەکو ئێستاکە ئەو بودجەیشی خەرج نەکردەوە بە پێچەوانەوە لە پارێزگاکانی تری عێراقدا ئەو بودجەیە بە هەمان شێوە خەرج کراوە. ئێمە سندوقێکی لەناو وەزارەتی تەختیت
ئەو سندوقی تەنبیهی ئیجتیماعی پێ ئەڵێن بەداخەوە من لە ساڵی 2021 تاوەکو ئێستاکە من زیاد لە ئەتوانم بڵێم زیاد لە 25 جار چوومە سەردانی وەزارەتی تەختیتم کردو بۆی پرۆژەکانی پارێزگای سلێمانی بخینە ئیشەوە کە زیاد لە 30 پارێزگایە لە هەڵەبجێ لە گەرمیانە لە سلێمانیە لە دوکانە لە شوێنەکانی ترە تازە بە تازە ئێمە خەریکین وردە چووەتە وەزارەتی تەختیت و کەمکوتیەکانی تەوا بۆ بە پێچانە و لە پارێزگاکانی تری بەغداد پرۆژەکان تەواو بووە یعنی ئەمەشە گەڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئەوە نیە کە ئێمە بڵێن هەموو کێشەکان لە هەرێمی کوردستانە ڕاستن کێشەکان لە هەرێمی کوردستانە بەڵام بە پێچەوانەشەوە لە بەغداد کێشەکان بەرامبەر هەرێمی کوردستانە کرێ جاری ئەو تۆ هەیە لیستی موچە کاڕواتە بەغداد بە لیژنەیەک بە 24 ساعت ئەو لیستی موچەی ئەتوانن وردبینی بکەن هاوشێوەی ئەو لیستێکەوە لە بەغداد وردبینی ئەکرێ مانگانە لەناو وەزارەتی دارایی جاری ئەو تۆ هەیە لیژنەکە بە هەفتە کۆنابێتەوە ئەمەش مماتەڵەکردنە بۆ ئەوەی کەوا موچە و قوتی هەرێمی کوردستان دوا بخەن یاخود درەنگ بینێرن بۆ ئەوی لێرە خەڵک ئەوەندەی تر بێزار بێت بۆیە ئەم لیژنەی کاتۆ بۆ هەرێمی کوردستان پێم وایە زۆر زەرورە هاتنی ئەم لیژنەیە بە هەمان شێوەش پێویستە مانگانە دوو مانگجارێک هاوشێوەی ئەم لیژنەی کە هاتۆ بۆ هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانیشەوە وەفدەکان هاوشێوەی ئەوەی بەغداد بڕاتە بەغداد بۆ ئەوەی ئەو کێشە و گیر و گرفتانی کەوا لە نێوان هەردوو لایە چارەسەر بکرێت. زۆر سپاس بۆ خاتو سەرۆ محەممەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان بووی بەخێر سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە.